وەکو وتمان لا تەوەری دووەماندا باس لە نەخۆشی شەکراکەین هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیە و کاریگەریەکانی نەخۆشی شەکرە لەسەر چاو و لەسەر گورچی لەو دواتریش باسێک لە چارەسەرەکانەکەی چۆن بتوانین چارەسەریان بکەین و ئەو کەسانەشی نەخۆشی شەکریان هەیە چۆن بتوان پارێزی بکەن بۆەوەی کە شەکرەکەیان دایمە بە کۆنتترۆلی بمێنێتەوە. هەر بۆ مەبەستەش دکتۆر فواد بابان پزیشکی پسپۆڕی هەنایی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامانە. دکتۆر گیان سڵاو لێ ببیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆر گیان باس سەرەتا باسێک لە نەخۆشی شەکرە بکەین پێناسێک بۆ نەخۆشی شەکرە بکەین بزانین چییە. بەڵێ نەخۆشی شەکرە یەکێکە لە نەخۆشیە بەربڵاوە درێژخایەنەکان کە لە جیهانە ڕێژەیەکی زۆر نەخۆش بە ملیۆنەها کەس تووشی ئەبن لە وڵاتی ئێمەشە لە کوردستانە بە هەزاران کەس تووشی ئەبن و یەکێکە لەو نەخۆشیانەی بە بەردەوام لە پەرەسەندن و زیابوونایە لە دنیا لە لای ئێمە شەروایە یەکێکە لەو نەخۆشیە درێژخایەنانەی بەڕاستی چارەسەری ئاسانە گەر نەخۆش هاوکار بێ لەگەڵ پزیشکەکەی بۆ چارەسەرکردنی ینی ڕۆڵی نەخۆش لە چارەسەرکردنی ئەم نەخۆشیە زۆر زۆر گرنگە و کۆڵەکەی سەرەکیە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە. واتە ئەو کەسێک کە تووشی نەخۆشی شەکرە بێ خۆی ئەتوانێت خۆی خۆی بە سەرپەرشتی و ڕاوێژ لەگەڵ پزیشکەکەیە ئەگەر هاوکار بێ بۆ پابندبوون بەو ڕێنمایانەی کە پزیشکەکەی دیارریەکە بە دڵنیاییەوە ئاکامە درێژخایەنەکانی کەمترە بێ و هەنێکیان هەر ڕوونان. دکتۆر با باسێک لە جۆرەکانی نەخۆشی شەکرە بکەین زین لە چەند جۆر پێگێت و جۆرەکانیشی. بەڵێ دوو جۆری سەرەکی هەیە لەگەڵ ئەوەشە چەند هۆکارێکی تری چەند جۆرێکی تریشی هەن ئێستا ئەتوانین پۆڵین بکرێن بۆ 4 جۆری سەرەکی. یەکەمیان پێوترێ جۆری یەک جۆری دوو جۆرێکی تریان هەیە کەەوە تووشی ئافرەتی دووگیانە بێ جۆرێکی تریشیان هەیە پێوترێ شەکری شاراوە بێجگە لەمەش جۆری تری هەیە کە بەهۆی گلاندە کوێرەکانەوە نەخۆش تووشیە بێ ئەمانە زۆر دەگمەنن بەڕاستی و جۆری یەکەمیان ئەوانن کەەوە پێویستیان هەمیشە بە ئینسولین هەیە و پەنکەریاسیان ئینسولین دەرناکەن و ئینسولینیش هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی نەخۆش تووشی شەکرە بێ چونکە ئینسولین ئەو هۆرمۆنەیەکەوە شەکر پاڵ پێوەنێ بۆی بچێتە ناو خانەکانی لەشەوە تا بەکار بێت بۆ وزە لەبەرەوە ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە یا ئینسولینەکەیان کەمە بە یەکجاری وەکو لە جۆری یەکەمە یا بە ڕێژەیی کەم بۆتەوە یا ئینسولینەکەیان هەیە ئینسولینیان هەیە بەڵام کاریگەری ئینسولین کەم بۆتەوە لەبەرەوە ئینسولین ناچێتە ناو شانەکانی لەشیانەوە و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی شەکر و بەرزبوونەوەی شەکر بە درێژایی تەمەن وەبوونی بە چەند ساڵێک ئەبێ بەهۆی دروستبوونی چەند نەخۆشیەک لە هەموو کۆندامەکانی لەشی مرۆڤە بە تایبەتی لە چاو و بۆریەکانی خوێن و بۆریەکانی مێشک و بۆریەکانی گورچیلە و هەتا تەنانەت پێست و بۆریە خوێنبەرەکانی قاچ و خول و ئەمانش هەمویان لە ئاکامی پابەندنەبوونی نەخۆش بە ڕێنمایەکان ئەم کاریگەریە سامناکانە دەرەکەون بەڵام گەر بێت و نەخۆش پابەند بێ بە ڕێنمایەکان لە پابەندبوون بە پارێز و بە دەرمان و بە خواردەمەنیەکان ئەو خواردەمەنیانەی کەوا پێویستە خۆی لێ پارێزێ ئەو خواردەمەنیانەی کەمی کاتەوە ئەو خواردەمەنیانەی زیاتر بەکاری بێنێ و زیاکردنی جوڵەی خۆی بە دڵنیاییەوە ئەم کاریگەریانەی کە باسم کرد کە هەمویان سامناکەن بە تایبەتی جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و پەککەوتنی گوچیلەکان و ئیلتیهابی زۆر و ئیلتیهابی پێست و کەسبوونی چاو و ماندووبوونێکی زۆر و لاوازی سێکسی و ئەمانە هەر هەمویان کاریگەری خراپن لەسەر تەندروستی مرۆڤ بەڵام ئەگەر بێت و نەخۆش پابەند بێ بە ڕێنمایەکان و ڕێژەی شەکرەکەی لە ئاستێکی ئاساییە بهێڵێتەوە بەهۆی پارێز و ئەو دەرمانانەی کە بەکاردێ دڵنیام بە دەگمەن ئەم کاریگەریانە دەرەکەون لە مەودای دوورە. دکتۆر با باسێک لە نیشانەکانی بکەین نیشانەکانی تا چەند بەپێی جۆری شەکرەکە ئاگۆڕێت لە ڕاستیە نیشانەکانی لە جۆری یەکەمە
زۆر لە ناکاو دروستە بێ لە جۆری دووهەمە ئەوانەی کەوا تەمەنیان لە سەروی 30 ساڵ یا 45 ساڵەوەیە لەسەر خۆ دیارە ئەوانەی کەوا دووگیانن لە کۆتاییەکانی سکپڕیا دەرەکەون و ئەوانەی شاراون نیشانەیان هەر نییە لەبەرەوە ئەبێ بە ژێرەی جۆرەکەی تەماشای بکەین بە گشتی ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە بە تایبەتی جۆری دوو کە بەربڵاوترین جۆری شەکرە لە هەموو دنیا لە لای ئێمە شەروایە کە لە سانەوەی نەخۆشەکانی شەکر ئەم جۆرەیان هەیە بریتیە لە زۆر میسکردن زوو تین و بوون و برسی بوون لەبەرەوە زۆر میزەکەن زۆر ئاوەخۆنەوە زۆرە خۆن و زوو تینویانە بێ و زۆر هیلاک و ماندووە بن لە و بە درێژایی ئەگەر ماوەیەکی زۆری پێ بچێت ڕێژەی کێشیشیان دابەزێ لەگەڵیان وەلاوازە بن. دکتۆر باباسێک لەوە بکەین کە ئەم نیشانانە بەپێی ساڵی شەکرەکە ئەگۆڕێ بۆڵم بۆ نمونە کەسێک 10 ساڵی بێ شەکرەی بێت ئایا نیشانەکانی ئەگۆڕێت بەپێی ساڵانی توشبوونی بەندە بەوەی کەوا چەند پابەندە بە ڕێنماییەکان ئەگەر بێت و نەخۆش پابەند بێ بە ڕێنماییەکان وردە ئەم ئاکامە درێژخانانە لە کەمبوونا بن ئەتوانێت ژیانێکی زۆر ئاسایی بەڕێ بکە و پێوەی دیار نەبێت کە هەر نەخۆشە لە ڕاستیە لەبەرەوە چەند نەخۆش پابەند بێ بەوەی کەوا ئەو پارێزانەی کە نەخۆش کە دکتۆر بۆی داهانەیە پابەند بێ پێی بە تایبەتی ئەوانەی کە قەڵەون کێشیان کەمکەنەوە جوڵەی خۆیان زیاد بکەن وەرزش بکەن خواردنە شیرینیەکان کەمکەنەوە چاوریەکان کەمکەنەوە پرۆتینات و سەوزە و میوە زیاتر بخۆن ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کەوا پێک هاتەکانی لەشیان لە کاربۆهایدرات و چەوری و پرۆتین تێک نەچێت لە ئەنجامی بەرزبوونەوەی نەخۆشی شەکر. دکتۆر باباسێک لەوکەین نیشانەکان لە کاتێکا کەسێک ئەگەر شەکرەی بەرز بێت چۆن دەرئەکەوێت چۆن بزانێ ئەو کەسە شەکرەی بەرزە؟ ئەم نیشانانەی کە باسم کرد کە پیا دەرکەوت باشترین شدەوەیە کەوا نەخۆش فەحسێکی خوێن بکە ئەو فەحسی خوێنەش بریتە لەوەی کەوا پاش 8 سەعات بە ڕۆژوو بوون ینی خواردن و خواردنەوەی نەخوارد بێ ئەگەر بێت و ڕێژەی شەکرەکەی لە 126 زیاتر بێ یا فەحسێکی تر هەیە هەر ئەویش فەحسی خوێنە بەڵام پێویستی بە هیچ خۆ ئامادەکردنێک نییە پێوترێ هیمۆگلۆبین A1C ئەو شەکرەیەکەوە لەگەڵ هیمۆگلۆبینە تێکەڵاوە بێ و پێ ئەوترێ شەکری کەڵەکە بوو کە نیشانەی ئەو شەکرەیە لە ماوەی ڕێژەی ئەو شەکرەی لە ماوەی 3 مانگی پێشووە نەخۆشەی بووە ئەگەر بێت و ئەمەش بەرز بێ ئەوەش نیشانەیەکەکەوە بە تایبەتی ئەگەر بێت لە 6.5 زیاتر بێ. دکتۆر جیاوازی چیە لە نێوان پشکنینی ڕۆژانە و ئەو پشکنینی 3 مانگ جارێک ئەکرێت؟ ئەمەی 3 مانگ جارێک ئەکرێت نەخۆ پیشانیا کە شەکرەکەی لە ماوەی ئەو 3 مانگا نەخۆش چۆن پابەند بووە بە دەرمانەکانی یا بە پارێزەکەی کە نەخۆش کە دکتۆر بۆی داناوە بەڵام شەکری ڕۆژانەی ئەو شەکرەیە کە لەو سەعاتە نەخۆش هەیەی و نیشانەی ئەوەیەکەوە ئەو دەرمانەی کە خواردوێتی دوێنێ ئێوارە یا ئەگەر ئێوارە فەحسی کرد بەیانیش دەرمانەکەی چۆن بۆ چەندی خواردووە ئەو ڕێژەیەمان بۆ دەرەکەی لەبەر ئەوە ئەگەر نەخۆش بیەوێ بە ڕێکوپێکی ئاگای لە ڕێژەی نەخۆشیەکەی بێ ئەبێ بە ڕۆژانە خۆی فەحسبا لە ماڵەوە لەبەرەوە هەر لە سەرەتاوتم بۆیە هاوکاری نەخۆش خۆی و پابەندبوونی بەوەی خۆی چۆن چاودێری خۆیەکە ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی ئەبێ لەوەی کە چۆن خۆیە پارێزێ و ئەبێ ئەو کوتم نەخۆش دکتۆری خۆی بێ بەڕاستی. دکتۆر جگەل لە پشکینەکان بەخوێن لە ڕێی میزیشەوە پشکنی نەکرێت؟ بەڵێ جگەل لە پشکنینەکان بەخوێن لە ڕێی میزیشەوە پشکنین لە ڕووی میزیشەوە هەر کاتێک شەکر لە 180 میلیگرام زیاتر بوو لە خوێنە لە میزیشە دەرەکەوێ بەڵام نەخۆش پێویستی بەوە نییە بچێ هەموو ڕۆژێ میزی خۆی فەحسکە تەنها خوێنی فەحسکە کافیە بۆ ئەوی تێبگا کە نەخۆشیەکەی شەکرەکەی ڕێژەکەی باشە ئاساییە یا ئاسایی نییە.
دکتۆر با باسێک لە هۆکارەکانی دروستبوونی بکەین بزانین هۆکارەکان تا چەند گرنگن بۆ نمونە تەمەن تا چەند پەیوەندی هەیە بە توشبوون بە نەخۆشی شەکرە. بەڵێ لە جۆری یەکەمە ئەوانن کەوا پێش 30 ساڵ تووشیانە بێ و هۆکارەکەی بەڕاستی تا ئێستا هیچەند نەزانراوە بەڵام پەیوەنی هەیە بە جیناتەوە و هەنێکیش ئەڵێن پەیوەنی هەیە بە توشبوون بە هەنێ ڤایرۆسەوە لەبەرەوە لە ناکاو دروستە بێ و نەخۆش نیشانەکانی پیا دەرەکەی لەوانەیە مناڵێک بێ عمری 4 ساڵ بێ 5 ساڵ بێ یا 10 ساڵ بێ بەڵام نیشانەکە لە بەڵام هۆکارەکان لە تەمەنی سەر و 45 ساڵیە زۆربەی ئەگەڕێتەوە بۆ کێشی نەخۆش کە زۆر قەڵەوەنەوانە جوڵەیان کەمە وەرزش ناکەن یا پەستانی خوێنیان بەرزە چەورەکانی خوێنیان بەرزە یا وەکو لە خێزانەکانیانە یەکێک باوکیانیا دایکیانیا خوشکیانیا برای شەکری هەیە و لە ئافرەتانیشە هەنێک لەو ئافرەتانەی کەوا هەنێ فرەلویان هەیە لە ناو هێلکەدانیانە پێوترێ پۆلیسیستیک کدنی پۆلیسیستیک ئۆڤەری ئەمانەش لەبارن بۆ ئەوەی تووشی نەخۆشی شەکرە ببن. دکتۆر باس لە بۆ ماوەیی کرد بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم نەخۆشیە؟ لە ڕاستیە ئەگەر یەکێک دایک و باوکی شەکری هەبێ مناڵەکانی زۆرتر لەبارترن بۆی تووشیان بێ بەڵام مەرج نییە هەمویان تووشیان ببێ بەڵام ئەگەر هەر یەکێکیان لە کەسوکاریان هەیبێ ڕێژەکەی کەمترە بەڵام مانای ئەوەیە ئەو کەسانی لە خێزانەکانیانە بە جۆرێک لە جۆرەکان شەکریان هەیە لەبارترن بۆ ئەوەی تووشی نەخۆشی شەکرە ببن بێ ئاگایان لە خۆیان بێنێ ئەگەر یەکێک برایەکی یا خوشکی یا دایکی یا باوکی شەکری هەبوو دایمە بێ خۆر مناڵەکانیشە بێ وریا بنەوەیکەوە ئاگایان لە کێشی لەشیان بێ ئاگایان لە وەرزشکردن بێ لە جوڵەی خۆیان بێ و هەر نیشانەیەکی سەرەتاییان پیا دەرکەوت زوو بچن فاسی خۆیان بکەن. دکتۆر بابینە سەر هۆکارەکانی تر خواردن تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر کەسێک لە تەمەنیا شیرینی و چەوری زۆر بخوات هۆکارە بۆ ئەوەی کە لە کۆتایەکانی تەڕاستیەوە کوتم لە سەرەتاوە قەڵەوی یەکێکە لە عینەکان و نەخۆش چۆن قەڵەوە بێ کەسێک چۆن قەڵەوە بێ بەهۆی جۆری خواردنەکەی و جوڵانەکەی ینی بریتە لەوەی چۆن چەند ئەجوڵێ و چەنەخوا ئەگەر کەسێک جوڵەی کەم بێ و هەمیشە خواردنێکی زۆر چەور و شیرینی زۆر بووە بە دڵنیاییەوە کێشی زۆرە بێ و ئەوانەی کە کێشیان زۆرە بێ و ناجوڵێنەوە زۆرتر لەوانەیە تووشی نەخۆشی شەکرە بن. دکتۆر بابینە سەر چارەسەرەکان چارەسەرەکان لە ڕێگەی چیۆن؟ لە ڕاستیە بە گوێرەی جۆرەکەی گۆڕێ وەکوتم لە جۆری یەکەمە ئەوانە بە دڵنیایی و هەر هەمویان پێویستیان بە پارێزە و پێویستیان بە ئینسولینە بەڵام چونکە مناڵن ئەبێ ئاگامان لەوە بێکەوا تەندروستیان تێک نەچێت لەبەرەوە ئەبێ ڕێژەی ئینسولینەکەیان بە شێوەیەک بێ کەوا کاریگەری نەبێ لەسەر گەشەی مناڵەکان ئەوانە بە هەمیشە بێ ئینسولین لە خۆیان بن و ئینسولینێکی بەردەوامیانەوێ و ئەگەر بێت و ئینسولینەکان بەکار نهێنن لەوانەیە ئینسولینەکان بە ڕێژەیەکی زۆر بەرز بێتەوە و مادەیەکیش لە خوێنە زیابێ پێوترێ کیتۆن ئەم کیتۆنە لەگەڵ ترشەڵۆکی خوێنازییا بێ پێوترێ بە کیتۆ ئەسیدۆزس ئەمانە لەوانەیە لە هۆش خۆیان بچن لەبەرەوە ئەوانە ئینسولینیانەوێ بەشەکانی تر بەڕاستی بە هەمویان بەگشتی پارێز بەردی بناغی چارەسەرە بەڵام ئەوانەی کە بەشی دوویان زۆربەیان لەوانەیە تەنها بەڕێنمایە تەندروستیەکان پابندبوون بە خۆراکێکی تەندروست لەگەڵ وەرزشکردن لەوانەیە ببێ بەهۆی ئەوەی شەکرەکەیان دابەزێ و شەکریان نەمێنێ بەڵام ئەگەر ئەوە فایی نەبوو پارێزکردن لەگەڵیا دەرمان ئەوێ بە نەخۆشەکە لە ڕێگەی دەمەوە جۆرەها حەبە ئێستا بە تایبەتی وەکو گلوکۆفێج کە باشترین دەرمانە بۆ بەکارهێنانی لەو کەسانە و ڕێژ وە چەند ئەو دەرمانە بەکارهێنرێ بەنە بەوەی کەوا نەخۆشیەکەی چەند تونوتیژە و شەکرەکەی چەند بەرزە و بێ بە ڕاوێژ لەگەڵ دکتۆرەکەیە بگاتە ئەو ئەنجامەی کە ڕۆژانە ئەبێ چەند شەکر بخوا
وچەند ئەنسولین عفو چەند حەب بخوا و ئەمە هینە بە هەنێک لەمانش بەشی دووهەمیان جۆری دووهەمیان هەنێک لەمانە پاش چەند ساڵێک لەوانەیە پێویستیان بە ئینسولین هەبێ سەرڕایەوەی کەەوە حەبیش بەکارێنن پارێزی شەکەن ئەبێ ئینسولینیش بەکاربێنن ئەو ڕێژەی ئینسولینەی کە بەکاری هێنن ئەویش بنەبەوەی کەوا شەکرەکەیان چەند بەرزە. دکتۆر هەموو کات باس لە پارێزیەکان ئەکرێت و بڵین بۆ منە ئەو خواردنانەی کە کاریگەری خراپیان هەیە لەسەر نەخۆشی شەکرە باس لەوان ئەکرێت بەڵام من ئەمە بزانم کە ئەو خواردنانەی کە باشن بۆ نەخۆشی شەکرە ئەوانە چین پێویستە بخورێت. ئەو خواردنانەی باشن بەڕاستی بریتین لەوەی کەوا نەخۆش دوورکەوێتەوە لە شیرینیەکان بەگشتی و ئەو مادانەی کە پرۆتینی تایە زیاتر نەخۆش بیخوا و چەوری کەم کاتەوە بە ڕێژەیەکی گشتی سەوزە و میوە زۆر بخوا بە تایبەتی ئەو میوانەی کە زۆر شیرین نین بە ڕۆژانە بێ بەشێک بێەوە ئاوی زۆر بخواتەوە و لەشی تا وشک نەبێتەوە و وەرزشکردن بە گشتی زۆر زۆر مهمە بە پێی تەمەنی نەخۆشەکەەوە بە پێی توانایی چونکە وەرزشکردن و جوڵەیەکی زۆر ئەبێ بەهۆی نەکەر شەکرەکەی کەم بێتەوە چاوریەکانیش کەم بنەوە زەختیش کەم بێتەوە لەبەر ئەو نەخۆشانە پێویستە لە هەمان کاتە کە زۆربەیان زەختیان هەیە ینی پستانی خوێنیان بەرزە ئەبێ چارەسەری پستانی خوێنەکەشیان بکەن دەرمان وەرگن بۆ ئەوە دەرمان وەرگن بۆ چاوریەکان کۆلیسترۆل یا وەکو کۆلیسترۆلی سیانی چەوری سیانی ئەوەش ئەبێ دەرمانی بۆ وەرگن و ئەو کەسانەی جگەرە خۆرن ئەبێ وازدە جگەرە بێنن بە شێوەیەکی گشتی ئەبێ شێوەی ژیانیان بە شێوەیەکی گشتی بگۆڕن لەگەڵ لە خۆشیەکانە خۆیان بگونجێنن. دکتۆر باسێک لە ئەوە بکەین ئایا نەخۆشی شەکرە بە تەواوی چارەسەری هەیە یاخود هەر چارەسەرەکان تەنها لەسەر پارێزی وەستاوە؟ لە ڕاستیە یەکێکە وەکوتم لە سەرەتاوە خۆشبەختانە ئەم نەخۆشیە چارە ئەکرێ بە شەرتێ نەخۆش پابەند بێ یعنی ئەگەر نەخۆش پابەند بێ وەزنی خۆی کەم کاتەوە و جوڵەی زیاد بکە خواردنەکانی ڕێک و پێک بکە ئەتوانێت ژیانێکی زۆر ئاسایی بژی و شەکرەکەشی نەمێنێ وردە وردە بەڵام ئەمەش بنەبەوەی کەوا ئەو کەسە پەنکەریاسی چەند لە کار کەوتووە ئەگەر بێت و پەنکەریاسی زۆر لە کار کەوت بێ ئەوە بە دڵنیاییەوە پێویستی بە دەرمانە بێ لەوانەیە پێویستی بە ئینسولینیشە بێ بەڵام ئەگەر پەنکەریاسی زۆر لە کار نەکەوت بێ لەوانەیە بە ڕێخستنی شێوەی خواردن و ژیانی بتوانێت شەکرەکەی کۆنتترۆل بکە. بەڵێ دکتۆر باباسێک لەوە بکەین کە کاریگەری نەخۆشی شەکرە چیە لەسەر چاو؟ لە ڕاستیە ئەبێ بەهۆی کەسبوونی چاو و ئەگەر نەخۆش ناو بەناو فەحسی چاوی نەکا کە یەکێکە لە ئەو هۆکارانەی کە بێ بەهۆی کوێربوون لە ڕاستیە لەبەرەوە نەخۆشە بێ بە بەردەوام هەر 6 مانگ جارێ ساڵێک جارێک بتوانێت فەحسی ناو چاوی بکە لەلایەن دکتۆری تایبەتمەندی چاوەوە و زۆر زۆر مهمە و نەخۆشە بێ ئاگای لە وەکوتم ئاگای لە نەخۆشیەکە نیشانەکانی نەخۆشیەکانی دڵ و نەخۆشی جەڵتەی دەماغ و نەخۆشی گورچیلە و ئاگای لە پێست و ئاگای لە پەنجەکانی قاچی بێ ینی یەکێک وتەیەک هەیە لە ناو پزیشکەکانە ئەوترێ ئەبێ نەخۆشی شەکرە وەکو چۆن ئاگای لە چاوێتی ئاگای لە پەنجەکانی قاچی بێ لەبەرەوە پاک و خاوێنی و وشکردنەوەی پاش ئەوەی کەوا خۆیشوە لە خۆش قاچی پاکەکاتەوە بێ بینی پەنجەکانی بە باشی وشکاتەوە و ئاگای لە پەنجەکانی قاچی بێ و نەیەڵێ برینار بێ چونکە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەگەر تووشی هەر جۆرە برینیەک ببن بە ئاسانی برینەکان چاک نابێتەوە لەبەرەوە زۆر ئەبێ ئاگایان لە خۆیان بێ. ئەی لەسەر گورچی لە کاریگەریەکانی چیە دکتۆر؟ ئەوانەی شەکریان هەیە لەبەر ئەوەی ڕێژەی شەکر لە ناو ئەوەی کارژێتە ناو میزەڵانەوە زۆرترە زۆرتر تووشی هەوکردنی گورچیلەکانیانە بن
و لەوانەیە هەنێشیان ئەگەر پابند نەبن لە ماوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوە شوتم بن نەبەوەی کەوا چەند پابندە لەوانەیە تووشی پەککەوتنی گورچیلەکانیان ببن. و پێستیش بەگشتی تێگەچێت لە نەخۆشی شەکرا پاش ماوەیەکی زۆر چەند ساڵێک لەوانەیە پێستی نەخۆش تەنک ببێ ڕەش بێتەوە تلۆخ بکە برینی تایبەتی لێ دروست ببێ لەبەرەوە گۆڕانێکی زۆر لە پێستی نەخۆشیشە دروستە بێت جگەلەوەی هەوکردنی دەمارەکان بە تایبەتی لەو کەسانەی کەوا پابندین بە نەخۆشیەکە و شەکرەکەیان زۆر بەرزە و بە تایبەتی ئەوانەی کە مەشروبێکی زۆرە خۆنەوە کە یەکێکە لە هۆکارەکانی نەخۆشی شەکر کە کاریگەری هەیە هەم لەسەر پەنکەریاس هەم لەسەر مێشک و هەم لەسەر گورچیلەکان و لەسەر بۆرەکانی چاو و لەسەر لە خوێنبەرەکانی گورچیلەکان لەبەرەوە ئەبێ ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە سەر ڕای کەم پابندبوونیان بە خواردنەکانیان ئەبێ جگەرە نەکێشن و ئەبێ هەوڵیش بن ئەگەر مەشروب خۆر بوون یا وازی لێبێنن یا زۆر زۆر کەمی بکەنەوە. دکتۆر ماکی تری هەیە بڵێ بۆ لەسەر بەشێکی تری جەستە کاریگەری هەبێت نەخۆشی شەکرە؟ لە ڕاستیە نەخۆشی شەکرە وەکوتم چونکە تەسیرە کاریگەری هەیە لەسەر بۆرەکانی خوێن لەبەرەوە هەموو کۆئەندامی لەشی مرۆڤ کاریگەری خراپیە بێ لەبەرەوە جوڵەیان کەمە بێ زۆرتر مانووە بن هیلاکە بن و لەوانەیە حوسەڵەشیان کەمتر بێ زۆرتر لە خەڵکی تر. بەڵێ دکتۆر وەکو دواپرسیارم دوڕێنمایی چیە بۆ ئەو کەسانی توشبووی نەخۆشی شەکرن؟ ئەو نەخۆشانەی تووشی نەخۆشی شەکرە بن ئەبێ پابند بن بە ڕێنمایی پزیشکەکانیان و خۆیان ئاگایان لە ڕێژەی شەکرەکەیان بێ بە بەردەوام ئەگەر خۆیان پیان کرا و بتوانن فەحسی خۆیان بکەن لە ماڵەوە یا یەکێک بتوانێت لە خێزانەکەیان فەحسی بۆ بکە ئەمە باشترین چارەسەرە بۆ ئەو نەخۆشانە و ئەگەر پابند بن بەم ڕێنمایانە بە دڵنیایی و ئەتوانن ژیانێکی زۆر ئاسایی بژین و هیچ جیاوازیان نابێت لەگەڵ ئەو کەسانەی کە شەکریان نیە. دەستەکانە خۆشە دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر فواد بابان پزیشکی پسپۆڕی هەناوی کابەشێکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ ئازیزانم